نزیکەی 11 ساڵە زۆر بەجددی لە هەورامان دەستم بە وێنەگرتن کردووە. ئەوێ ناوچەیەکی بەربڵاوە، ناوەندەکەی هەورامانی تەختە. گرنگترین بابەتی ئەو گوندە جۆری خانووەکانێتی، بۆیە لە دیمەنی جیاجیاوە هەوڵم داوە ئەو خانووە پلیکانەیانە پیشام بدەم بۆ ئەوەی فۆتۆستۆریەکەم تەواو بکەم. ئێرە گوندی گیلانە، ئەمە شێوازی خانووەکانی هەموو گوندەکانی هەورامانە. وشکە بەرد لە سەرێک هەڵدەچن. بۆ پیشاندانی ئەو خانوانە جوانترە ژنێک بە جلوبەری ڕەنگاو ڕەنگەوە لەو دیمەنەدا هەبێت. کاتێک وێنەکە دەبینیت سەرەتا ئەندازەی خانووەکان سەرنجت ڕادەکێشێ، بەڵام ئەو کچەش یارمەتی جوانترکردنی دیمەنەکە ئەدات. ئەگەر دیمەنی ئەو خانووە بەتەنیا پیشامدەم ئەو جوانیەی نابێ. تۆ لە ڕووی ئەو کچەوە کە لە وێنەکەدایە دەتوانیت بزانیت قەبارەی پەنجەرەکە چەندە، ماڵەکانیان و دەلاخەکانیان بۆ ڕووناکی چۆنە. ئەم وێنەیەش هەورامانی تەختە، لەوێەوە دەستم پێکرد. پاشان چۆمە گوندەکان. لەسەر هەموو گوندەکان کارم کردووە. خەڵکیش زۆر و باشی پێشوازیان لێ دەکردم و میوانداریان دەکردم. ئەوە خوانێکی بە کۆمەڵە، جۆری خواردن بە دانیشتنەوە، واتە سفرە ڕادەخەن و لەسەر مێز دانانیشن. ئەوە میوانیە، منیش بانکرا بووم. من زۆر جار لە سفرەکانیان وێنەم گرتووە، بەڵام ئەمەیانم لا جوانتر بوو. ئەمە چیایەکە لە داوێنی ڕۆژئاوای گوندی گیلان، شوێنێکی پیرۆزە لەلایەن خەڵکی گوندەکە. مەزارگەیەکێ لە پیرەکانی هەورامان، ئەوێ کەشێکی عەرفانی هەیە. ڕۆژانە لە نێوان کاتی کارەکەمدا ئەو کاتانەی ڕووناکی گونجاو نەدەبوو یان ماندوو دەبووم دەچووم لەسەر ئەو چیایەدا دەنیشتم، جگەرەم دەکێشا، بیرم لە چۆنێتی کارەکەم دەکردەوە، بڕێرم دەدا و لەگەڵ خۆم خەڵوەتم دەکرد. هەر ڕۆژە و شتێک لەوێ ڕووی دەدا و منی شوێنەی گشتی گوندەکەم دەگرت. لە هەورەمان و گیلان کارم دەکرد. ئەو پرۆژەیەم بەردەوام بوو، نەمتوانی کۆتایی پێبێنم، چونکە ئەوەندە بەهرەی کارکردنی تێدایە، ئەوەندە دەرفەتی تێدایە، ئەوەندە شوێنێکی ناوازەیە، ئەوەندە سروشتێکی جوانی هەیە، ئەوەندە خەڵکانێکی باشی لێیە. هەموو جارێک گومان دەکەم دەڵێم دەکرێت فۆتۆیەکی جوانتر لەمە بگرم کە بتوانم ئەو خەڵکە باشتر پیشام بدەم. لەگەڵ 5 فۆتۆگرافەری ئەوروپی بڕیاردرا پیشانگایەک بکەینەوە لە ئیسپانیا. داوای فۆتۆی دۆکمنتی ڕەش و سپیان کرد. منیش فۆتۆکانی هەورامانم نارد. هەمویان راپۆرتەکانیان دۆکمنتاری تاڵ بوون، بەڵام من کارەکەم شیرین بوو. هەورامانم نارد، سەوزایی، سروشتی جوان. خۆم نەمتوانی ئامادە بم لە ئیسپانیا، بەڵام کە وێنەکانم بۆ ناردن پێشوازێکی زۆری لێکرا بوو. زۆر پرسیاریان دەکرد سەبارەت بە هەورامان. راپۆرتەکەی من سەرنجی هەموو ئەوروپیەکانی ڕاکێشا بوو. ئەوەش هەستێکی زۆر خۆش بوو بۆ من. هەورەمانی ئێران نزیکەی 11 گوندی هەیە. لە هەورەمانی تەختەوە دەستم پێکرد. پاشان دانەدانە لە گوندەکان بەردەوام بوو. لە هەموو وەرزەکانیشدا ڕۆشتم، زستان، بەهار، هاوین، هەروەها پاییزیش. خەڵکی ئەوێ زۆر تێکۆشەرن. دیمەنی سەرنجڕاکێشی زۆر لەوێ هەیە بۆ وێنەگر. جارێک نەبوو سەردانی بکەم و بەدەستی بەتاڵ بگەڕێمەوە. هەر جارە و شتێکی سەرنجڕاکێش بووە بۆ وێنەگرتن. هەمیشە بەرهەمی وام تۆمار کردووە کە ئاسوودەم بکات. ژن و پیاو بەیەکەوە کار دەکەن، دەبێت جیاوازی. ئەمە گوندی هەجیجە. خەڵکی گوندەکە خەریکن ئاژەڵەکانیان دەبەنە لەوەڕ. خەڵکی هەورەمان ئاژەڵداری دەکەن. پێویستە لە وێنەکاندا ئەوە پیشان بدرێت کە ئاژەڵ ڕۆڵی بەرچاوی هەیە لە ژیانی ئەواندا.
پیشەسازی دەستیان زۆر باشە. لە کاتی بێکاریدا بێ جیاوازی هەمویان خەریکی کڵاشچنینن. لە هەورەمان جیاوازی لە نێوان ژن و پیاو نییە. لە کاتی پشە و بێکاریدا قەت نەمبینیوە بێکار ئۆقرە بگرن. ژنەکانیان کلاش دەچنن. لە ساڵانی ڕابردوودا کلاش بازارێکی باشی پەیدا کرد. لە کاتی بێکاریدا خەڵک هەمووی دەستیان بە کلاشچنین کرد. ژنان پێکەوە لە دەوری یەک دەست دەکەن بە کلاشچنین. کلاشیش ئێستا گرانتر بووە و لە ڕووی ئابووریشەوە زۆر باشە. ئەمە گوندی سلێنە. ئێرە پردێکی پەڕینەوەی ڕێبوارانە کە لە کۆنەوە هەیە. کاتێک ئاوی ڕووبارەکە زۆرە بەسەریدا دەپەڕنەوە، بەڵام هاوینان ئاو کەمە، هەروە بەناو ڕووبارەکەدا دەپەڕنەوە. ئەو پردە مێژوویەکی کۆنی هەیە. گوندی سلێن کە گوندێکی گەورەش بوو، خەڵکەکەی هەموو باغ و باخاتیان هەبوو، بۆی دروستکردنی بەنداوێکەوە خەریکە دەکەوێتە ژێر ئاو. ئەمە گوندی ناوە، گوندێکە ئەگەر بۆ چەند ساڵیش چواردەوری دابخرێت و پەیوەندی لەگەڵ هیچ شوێنێک نەمێنێ، پێویستیان بە هیچ نابێ. خۆیان هەموو پێداویستی خۆیان دابین دەکەن. دەتوانم بڵێم یەکەم فۆتۆگرافەرم کە ئەو گوندەم بینیوە، لەبەرەوەی دەکەوێتە خوارووی هەجیج کە سەرنجی نادا. ئەمە دیمەنێکی دیکەی گوندی ناوە، دیمەنێکی زۆر سەرنجڕاکێشی هەیە. داری بەڕوو لەوێ زۆرە، خەڵک لەوێ ڕێزی زۆر لە داربەڕوو دەگرن، قەت داربەڕوو نابڕنەوە. خەڵکێکی زۆر بە فەرهەنگن. لە ناوچەی هەورەمان گوندی ناو زۆرترین خوێندەواری هەیە. ئەمە هەورەمانی تەختە، دیمەنێکی داخراوە. ئەوە مزگەوتێکی گوندەکەیە. لە دروستکردنی مزگەوتەکەدا هەموو خەڵک بەشدار بوون. تەنانەت منداڵێکی بچووک پارچەیەک بەردی هێناوە. گەورەکان دارگوێزەکانی خۆیان بەخشیوە. هەموو ئەوانە بەدەست چێکراون و هیچی بە ئامێر و مەکینە نەبووە. پەنجەرەکانی دارن، هەمووشی بەرهەمی هەورەمانە.
دانە بە دانای دیوارەکان لەلایەن وەستاکانی هەورەمانەوە هەڵچنراون. مزگەوتێکی بەڕاستی نایابە. من لە هەورەمان زۆر پیاسە دەکەم، هەموو کەس لەوێ دەمناسن. بەم تەمەنەمەوە بەیانی زوو لەگەڵ هەڵاتنی خۆر دەچوومە دەرەوە. کاتی خۆر ئاوا بوون دەگەڕامەوە. دەرگای هەموو ماڵەکانیش بۆ من کراوە بوون. ئەمە ڕێوڕەسمی پیرشالیارە. پیرشالیار بەسەرهاتێکی هەیە، دەگەڕێتەوە بۆ پێش ئیسلام. دەگەڕنەوە کە لە ناوچەی هەورەمان پیرێکە بووە، نەخۆشی چارەسەر کردووە، پیاوێکی چاک بوو، لەلای خەڵکیش ڕێزی لێنرانەوە. دەڵێن کچی شایەکە بووە چاوی کوێر بووە. شاگوتوویەتی ئەگەر هەر کەسێک ئەو کچەم چاک بکاتەوە کچەکەمی لێمارە دەکەم و ناوچەکەی ئاوادان دەکەمەوە. کاتێک دەبیستێ لە هەورەمان پیرێکی وەها هەیە کچەکەی دەنێرێ. هەرکە کچەکە دەگاتە ناوچەی هەورەمان چاک دەبێتەوە. ئەو کچە دەبێتە هاوسەری پیرشالیار و لەو کاتەوە لە هەفتەی دووهەمی مانگی ڕێبەنداندا هەموو ساڵێک ئاهەنگی زەماوەندی پیرشالیار بەڕێوە دەچێت کە هەموو کوردان لە هەموو ناوچەکانی کوردستان و جیهانەوە دێن. بێگومان ئەگەر ڕێگە کراوە بێت و بەفر ڕێگەی نەگرتوێت. ئاهەنگی زەماوەندی پیرشالیار سەمای تێدایە، دەفژەنینی تێدایە، خواردنی تایبەت ئامادە دەکرێت. دوو ڕۆژ ئاهەنگ و شادیە. هەڵبەت ڕێوڕەسمەکە خۆی دەڕۆژە، بەڵام دوو ڕۆژی سەرەکی زۆر سێر و ناوازەیە. پێم وایە یەکێکە لە جوانترین و سەرنجڕاکێشترین بۆنەکان بۆ ئەوروپیەکان. ئەو ڕێوڕەسمە یەکەمیان بۆ یادی زەماوەندی پیرە، ئەوی دیکەش هەفتەی دووەمی مانگی گوڵانە کە دەڵێن لەو کاتەدا یەکەم منداڵی پیرشالیار لەدایک بووە. بۆ بۆنەوە لە مانگی گوڵانیشدا ئاهەنگ دەجێڕم. هەورەمان خۆی راپۆرتێکە، واتە من سەرەتا وەک فۆتۆستۆریەک بینیم، پاشان وەک فۆتۆستۆریەکی گەورەتر بینیم، بۆ ئەوەی هەورەمان باشتر پیشام دەم وەک پرۆژەی کتێبێک بینیم کە بیکەمە کۆمەڵە وێنەیەک. هەورەمانی ئێران مێژوویەکی 4000 ساڵەی هەیە، مێژوویەکی زۆر کۆنە، خانووەکانی زۆر تایبەتن، واتە سەبارەت بە خانووی هەر ماڵێک پلیکانەی بوونی ماڵەکان شێواز و جۆری ئەو کەرستانەی کە بەکاری شێنراوە. هەموو شتێکیان دروستکراوی دەستی وەستا کارامەکانی خۆیانە. من ویستم ئاور لە هەموو ڕەهەندەکانی بدەمەوە. ئاژاڵدارێکیان لەسەر شێوازی کۆنە، کشتتوکاڵیان هەر سونەتیە. کشتتوکاڵی هەورەمان لەسەر بەردە، زەوی تەختیان زۆر کەمە، ئەوان بەردیان هەڵدەگەند و گوێزیان دەچاند. ئەمە دیمەنی بەهاری گوندی بڵبەرە، گوندێکە پاش هەورەمانی تەخت کە دەچیتە سەرەوە لێەوە دەست پێ دەکات. گوندێکی زۆر جوانە، ڕووباری سیروان بە تەنیشتیدا تێدەپەڕێت. بەهارێکی زۆر جوانی هەیە کە بەهارەکەی سەراپا دەبێ بە سوورە گوڵ. گوندێکی زۆر جوانە. باخداری لە هەورەمان زۆر شازە، باشترین هەناریان هەیە. هەناریەکێکە لە بەرهەمەکانی هەوڵی سەختی ئەوان. لەبەر کەم ئاوی دار گوێزەکانیان وشک دەبوون، بۆیە گوێزەکانیان بڕیەوە و دەستیان کرد بە چاندنی هەنار. بەرهەمهێنانی هەنار ئاسانترە. ڕووبە هەناری هەورەمان لە ئێران بەناوبانگە. کەسانێکی زۆر زەحمەت کێشن، بەڵام لەگەڵ زەحمەتیەکانیان ڕاهاتوون. لە دژوارترین هەلومەرجدا باخەکانیان ئاوادان کردوتەوە. گوێز باش بەرهەم نەهات، بۆیە هەناریان چاند. هەنارەکەیان باشترین هەناری دنیایە. ئەوان لە هەورەمان خۆیان پێداویستی خۆیان دابین دەکەن.
کاتی چنینەوەی هەنار لەبەرەوەی زۆربەیان باخیان هەیە لە دەرەوەی گوند هەر شوێنێک تەخت بێت لە کەمترین جێگا سوود وەردەگرن بۆ کشت و کاڵ و باخ. وەرزی چنینەوەی هەنار هەمووی پێکەوە بەشدارن، ژن و پیاو بەبێ جیاوازی. پیاوەکان هەنارەکان دڕنەوە و ژنەکان هەڵی دێوەرێن و دەیکەن بە ڕوو بە هەنار. لە هەموو کارەکانیاندا ئەو هاوبەشێ دەبینرێت. منداڵان هەمیشە سەرنجم ڕادەکێشن. خۆشم منداڵم هەیە، منداڵم زۆر خۆش دەوێت. یاری منداڵان لە هەر ناوچەیەکدا جیاوازە. لە کوردستان یاریەکان جیاوازن، هەروها جێگەشیان جیاوازە. هەرگیز واز لە وێنەگرتنی منداڵان ناهێنم. لە هەموو بارودۆخێکدا وێنەیان دەگرم. کاتێک پێکاتەیەکی جوان دەبینم ڕەنگێکی سەرنجڕاکێشی تێدا بێت وێنەی لێ دەگرم. تەنانەت ئەگەر سەردێڕ و کۆمنتیشم نەبێ بۆی هەر وێنەی دەگرم. کە دەگەمە لای کۆمەڵێک کەس سەرەتا فۆتۆکە دەگرم، دوایی پرسیار دەکەم کە ڕازینیان نا، چونکە کاتی وێنەگرتن ئەگەر پێشتر پرسیار بکەی کەسی بەرامبەر ئەو هەستەی نامێنێ. سەرەتا وێنەکەم گرت، پاشان کە کامێراکەیان بینی دەستیان کرد بە پێکەنین. ئەنجا لایەن دانیشتم و قسەم لەگەڵ کردن. ئەمانە هەموو حاڵەتی تایبەتی ئەوانە. زۆربەیان پیاوی پیرن، قەت کاتی خۆرئاوە لە ماڵەوە دەنانیشن. کەسی وانین لە بەردەم تلڤیزیۆن و سەتەلایت دابنیشن. کاتی پشویان لە دەوری یەکدی کۆ دەبنەوە و باسی ژیانی ڕابردوو بۆ یەکدی دەگێڕنەوە. ئەوانە دانیشتبوون، داوام لێکردن وێنەیان بگرم. پاشان خۆشم لەلایەن دانیشتم و چام لەگەڵیان خواردەوە. بە هەورامی قسەیان دەکرد، بەڵام پیاوەکە بە فارسی قسەی لەگەڵ کردم. پێی گوتم هەمیشە دەتبینم وێنە دەگری، کوتی وەرە لای ئێمە دانیشە. زۆریش هەوا گەرم بوو. لەو سێبەرەدا لای ئەوان دانیشتم و بێ ئێوە ناخۆش چام خواردەوە. ژیانی ئەوان زەوی تاوەکو ئاسمان جیاوازە. ژیانی ئێمە ژیانی شارنشینیە، ژیانی مۆدێرنە. ئەوان هەرگیز ناتوانن لەگەڵ ئەو هەلو مەرجەی ئێمە خۆیان بگونجێنن. ئێمە پێمان خۆشە لای ئەوان بژین، من پێم خۆشە بێم لێوێ بژیم، بەڵام دەتوانم وەک ئەوان بەرگە بگرم. لە وەرزە خۆشەکاندا دەچم، ئەلبەت بۆ وێنەگرتن دەچم. سێ ئاسنگەری گەورەیان هەیە. ئەو ئاسنگەرە 40 ساڵ ئەزمموی کاری هەیە. هەموو ئامێر و پێداویستەکانی کشت و کاڵ، قفڵ، دەرگا، پەنجەرە، هەموو کارێکی ئاسنگەری خۆیان دەیکەن. ئەگەر داستەکەیان خراپ بێت یان پێمەڕە یان مەقەست و ئامێری بڕینەوەی داریان پێویست بێت خۆیان چاکی دەکەنەوە. ئەو ئاسنگەرانە پێداویستی هەموو گوندەکانی هەورەمان دابین دەکەن. ئەمەش سەربەخۆی ئەو ناوچەیە پیشانەدات کە پێویستیان بە شار نییە. هەرچەند ڕۆژ لە دوای ڕۆژ ژیانی شاری دێتە نێوانیان و پێم وایە تاوەکو 3-4 ساڵی دیکە ئیدی لای ئەوانەی شتێکی وەکداز نامێنێت. هەروەها ئاسنگەرەکانیش نەوەی نوێیان نییە، چونکە منداڵەکانیان ئاسنگەری ناکەن. لە هەورەمان زۆر کەم ئۆتۆمبیل دەبینرێت، چونکە ماڵەکان بە شێوەی پلیکانەییە. ئۆتۆمبیل ناتوانێت بچێتە نێو گۆڕانەکان، دەبێت لە دەرەوەی گوندەکان ڕایگریت. جادەکانی سەختن، بۆیە ژیانی مەکینەیی نەگەیشتۆتە ئەوێ. بەڵام تەلەڤیزیۆن و کۆمپیوتەر هەیە. منداڵەکانیان هەمویان لە کۆمپیوتەر دەزانن، لە قوتابخانە فەریان دەکەن، هەمویان لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا چالاکن. بەڵام ژیانی شارنەشینی هێشتا نەیتوانیوە ژیانی ڕەسەنی ئەوان بشێوێنێت.
ئەم ڕووناکیە ئامادەبوونی خوددایە لە هەورامان، لایتینگی خوددایە لە هەورامان. هەندێک جار تیشک و ڕووناکیەکی وادێت کە باشترین ساتە بۆ وێنەگرتن. ئەگەر وێنەیەکی وات دەبێت چەندین کاژێر لەوێ دانیشیت و چاوەڕێ بکەیت تاوەکو ڕووناکیەکی وات بۆ هەڵگەوێت. من ئامانجم فۆتۆستۆریەک بوو، هەمیشەش کارم بەو جۆرەیە، فۆتۆستۆریەک کە گەورەکردنەوە و درۆی تێدا نەبێت، تایبەت بە ژیانی نەتەوەیە. لە هەورامان ئەوەی کە بینیم و بیستم ئەوم تۆمار کرد، هیچ گەورەکردنێکی تێدا نییە. ڕەنگە فۆتۆی تێدا بووبێت لە ڕووی فۆتۆگرافیەوە زۆر جوان نەبێت، بەڵام ئەمە هاوکارە بۆ راپۆرتەکەی من، بۆیە فۆتۆکانم بردە لای فۆتۆگرافەرێکی دیکە تاوەکو هەڵیان بژێرێت. ڕەنگە فۆتۆ هەبێت لای خۆم سەرنجڕاکەش نەبێت، بەڵام لای ئەوان زۆر جوان، بۆیە کەسانی وەک ئێمە هەمیشە دەبێت کەسێکی دیکە فۆتۆکانمان هەڵبژێرێت. هەر کەسێک ئەوێت بەهەش ببینێت با سەردانی هەورامان بکات، چونکە بەڕاستی هەورامان بەهەشتە، بەتایبەت هەورامانی تەخت.